ئێمە ئاسان بە ئامادەکردنی گیابەهاریەکان گەبڵە و کنگل و چەند گیایەکی تر لە مەطعمەکەمان خەڵکی وا هەیە ئەڵێ وڵات تایبەت لە سلێمانیەوە هاتووم بۆ خواردنی نرماسی بۆ گیابەهاریەکان هاتووم لە سێرانگای وەزەنێم لە گوندی بەڵخەی هەورامان لێرە لە یەکێک لە چێشتخانەکانی ئەم سێرانگایەدا جیاواز لە شلە و برنج و کەباب و برژا و خواردنەباوەکانی دیکە کنگر و چەند جۆرێک گیای بەهاری ئامادە دەکرێت. من ئێستا وەستا سامانم لەگەڵدا کە خەریکی ئامادەکردن یانە وەستا سامان ماندوو نەبی سڵاو لێبێ ئێوە هەمیشە بەکاری جیاواز و بیرۆکەی جیاواز ناسراوە پێم بڵێ بیرۆکەی ئەم جارەتان چۆن بۆ هاتووە خەریکی چی؟ سەرەتا بە خێراتنی جەنابتانەکەم بەخێربێن ئەرکتان کێشاوە. ئێمە وەکو چێشتخانە و کەبابخانەی سامان لە هەورامان لە وەسەنێ ئەوڵە دەین هەمیشە هەلاو هەوڵێەوەدا بووین شتی تازە و جیاواز و نوێگەری بکەین لە ئیشەکەماندا وەکو پێشتر چەند تاسەگەریەکمان کردو و خۆشتان ئاگادارن. ئەم جارش ینی هەوڵێەوەمانیا شتێک بکەین جیاواز لە خواردنی مەطعەم و خواردنانە کەباب و گۆشت و قۆزی و شلە و برنجۆمانە توان باش شتێ بکەین جیاواز بێ تایبەتیش بێ بە ناوچەکە. یعنی وەکوەزان کە بەهاران خەڵکی کوردەواری خۆمان زۆر حەزی بە خواردنی گیابەهارەکان هەیە وەکو کنگر و گیلاخە و گەبڵە و ئەمانە. منیش بیرم لەوە کردەوە هەنێک کەس هەیە ینی کاتی نیە ئامادەی کایان توانای ئامادەکردنی نییە یان دەستی بێناگا و بیکڕێت و ئامادەی کا بە هەرەوە کارێک وتم با ئەو کەسانەش بێبەش نەبن لەم گیابەهارانە. ئێمە ئاسان بە ئامادەکردنی گیابەهاریەکان گەبڵە و کنگل و چەند گیایەکی تر لە مەطعمەکەمان بۆ ئەوەی گەشتیارەکان فەسڵی لەم وەرزەدا خەڵک زۆر ڕوو لە هەورامانەکە بۆ کڕنی گیابەهاریەکان و بینینی سروشتی هەورامان وەکوەوەی کە گەشتیارێکی زۆر ڕۆکاتە هەورامان بۆ بینینی سروشتەکە. ئێمەش حەزمان کرد لەگەڵ ببینینی سروشتە جوانەکەی هەورامان خواردنێکی خۆش و تایبەتی کوردەواریانەی بۆ ئامادەکەین و پێشکەشیکەین. ئێمە هەڵساین بە ئامادەکردنی سەحالیان خەریکی ئامادەکردنی کنگرماسی و گەبڵەم ئەمە دوو گیای بەهاریە زۆر تایبەتە خەڵک زۆر خواستێکی زۆری لەسرە ئەلحەمدولیلا دەنگدانەوە و هینێکی دەنگدانەوەیەکی زۆریە بۆ خەڵکێکی زۆر ڕومانتەیەەکە بۆ خواردنی ئەم گیابەهاریانە. ئێستا خەڵکی وا هەیە ئەڵێ وڵات تایبەت لە سلێمانیەوە هاتووم بۆ خواردنی نرماسی بۆ گیابەهاریەکان هاتووم جاران خەڵک هات بۆ ئێرە بۆ خواردنی کەبابی گوێز و قەزوان کە پێشتر یعنی ئێمە کەبابی گوێز و قەزوانمان داهێنا یان خواردنە تایبەتەکانی ترمان بەس ئێستا ینی ئەلحەمدولیلا وەکو تر خواردنەکانمان هەر ترێندە بەڵام ئەمە ترێندی تایبەتی ترێندی تاسەی کەبابخانەکەمانە کنگرماسی و گەبڵە ینی خواستێکی زۆری لەسەرەوە خەڵکێکی زۆر ڕومانتەیەەکە. بیرۆکەکە هەر بیرۆکەی خۆتانەیەوە تاکە چێشتخانەیەکیشن لە هەرێمە وەڵاوە لەم ئەوەی من ئاگادار بم تا ئێستا لە هیچ چێشتخانەیەک نەمبینیوە ئامادە بکرێت ئەوە نییە بڵێم خواردنەکە داهێنانی خۆمانە نادوای خواردنەکە هەر هەیە بەڵام یەکەم چێشتخانەین لە چێشتخانەکەمانە کە خواردنی کوردەواری ئامادەکەین و پێشکەشیکەین بە میوانەکانمان. جیاواز لەمە ئێوە چیترتان هەیە کە تایبەت بێ بە خۆمان؟ ئێستا ئێمە کەبابی گوێز و قەزوانمان هەیە هەر تایبەتە بە خۆمان شتێکی زۆر تایبەتانی ئەتوانم بڵێم ڕۆژانە گەشتیارێکی زۆر لە ناوچەکانی خوارو و باشووری عێراقەوە سەردانمانەکەن بۆ خواردنی کەبابی گوێز و قەزوان کە ئەمە یەکێکە لە جۆرە تایبەتەکانی کەباب کە هەموو کەسێک توانای ئامادەکردنی نییە و خواردنی کەبابێکی زۆر تایبەت و زۆر خۆشیشە. جگە لەوەش ینی کە خەڵکی ناوخۆ و دەرەوەی هەرێم سەردانمانەکە لە تورکیاوە لە ئێرانەوە لە وڵاتانی دەرەوە و ئەو میوانە کوردانەی کە لە ئەوروپاوە گەڕێنەوە تایبەیەن بۆ لامان بۆ خواردنی کەبابی گوێز و قەزوان و ئینشەڵا ئەکیدیشم چۆن کەبابی گوێز و قەزوانەکە گەشتیارێکی زۆر ڕووی تێکردین ئەوە بۆ گیابەهاریەکانیش ڕومانتەیەکەن ئینشەڵا هەتا لە توانامانە هەبێت و فەسڵی هەبێت و بتوانین بۆ دواتریش ئامادەیەکەین چەندمان توانی هەڵیەگرین بۆ دوای وەرزی گیابەهاریەکانیش بۆ هاوین و دوای هاوینیش ئەگەر لە توانامانە هەبوو توانیمان هەڵیەگرین لەبەرەوەی بەردەوام هەمان بێت وعدی لە 100% داین بەس هەوڵەین کە بەردەوام هەمان بێ ئینشاڵڵا. بیرۆکەیەوەتان هەیە ئەگەر بە فرێشیش نەبێ بە جۆرێکی تر ئامادەیکەن و پێشکەشی گەشتیارانی کەن. طبعا بالضبط ئێستا حالیان لە خەمی ئەوە داین چۆن بە شێوازێکی تەندروست و گونجاو هەڵیگرین و لە ساختکەرەوەکان هەڵیگرین بۆەوەی
دواتر پێشکەشی میوانە بەڕێزەکانی گەین ئێستا ینی بە دوای ڕێگەیەکی زانستی ئاگەڕێن کە لە ساردکەرەوە هەڵیگرین خەسار نەبێت و هیچ زیانێکی تەندروستی بۆ هیچ کەسێک نەبێت ئێمە ینی تەندروستی میوانەکانمان پێش کەسابەتەکەمانە بەڕاستی ینی ئەلحەمدولیلا ئەو کەسانێک کە ڕۆیان کردوێتە چێشتخانەکەمان خۆیان شایەدی ئەوەن کە ئێمە تەندروستی میوانەکانمان پێش مصلحەتی خۆمان خستووە ئەلحەمدولیلا بە فەزلی خۆی گەورە.